ئومێد ئەم کاتت باش تەواوی زانیاریەکان سەبارەت بە کۆنتڕۆڵکردنەوەی شاری ڕۆمادی چیە گەر پێمان بڵێ؟ بەڵێ سڵاو سەرلەبەیانی ئەمڕۆ بە تەواوی کۆمەلگای حکومی کە دەکرێتە سەرتەری شاری ڕۆمادیەوە لە ناو سەرتەری شاری ڕۆمادیە کە دەکرێتە حەزباتی دووەوە جەمارۆ درابووە نزیکەی دوو کاتژمێر بەر لە ئێستا ئاڵای عێراقیان لەو کۆمەلگایە وەکو ئاماژەیەک بۆ کۆنتڕۆڵکردنەوەی تەواوی شارەکە تێدا بە بەیاننامەی بەش لە نێوان ئەو هێزانی کە بەشدار بوون لە کۆنتڕۆڵکردنەوەی شاری ڕۆمادی بەیاننامەی چاوەبەش دەرکرا کە تەواوی شارەکە کۆنتڕۆڵ کراوەتەوە بۆ پێی کە کۆمەلگای حکومی دەکرێتە سەرتەری شاری ڕۆمادی و پارێزگای ئەمباریش بینای پارێزگای ئەمبارش لەو سەرتر لەو کۆمەلگایدایە و لەسەر ئەو بینایەدا ئاڵای عێراق هەڵکراوە بەڵام لە ڕۆژهەڵاتی شارەکە تا ئێستا پێکدادان لە نێوان هێزە عێراقیەکان بەردەوامەوە تا ئێستا فڕۆکە جەنگیکاری عێراق بەشڕی ڕۆژهەڵاتی شارەکە بۆ دومانەکەن بۆ پێی کە لە خۆرئاوای شارەکە و لە باشووری شارەکەەوە دەست بە ئۆپراسیۆنەکە کرا بەڵام ڕۆژهەڵاتی شارەکە ئێستادا چەنگەڕەکێکی ناو شاری ڕۆمادیە تا ئێستا بەرگری چەکدارانی داعش لە ڕێی قەناس و ئۆتۆمبیلی بۆمبرشکاوە بەرگری هەیە و ئەمەش بڵێن کە لە ناو سەرتەری شار ڕۆمادی هیچ پێکدادان نەماوەتەوە تەنها لە بەشی ڕۆژهەڵاتی شارەکە دەبێت و بەپێی ئەو زانیاریانە کە تیمی سەربازی ئێرە و ئەو فەرماندە سەربازیانە بێنان ڕاگەاندووە چەکدارانی داعش هێزەکانی خۆیان کشانەوە بۆ ناو فەلوجە و بەشەکانی دیکە یاخود شەرگات و ناوچانەی تا ئێستا کۆنتڕۆڵ نەکراوەتەوە بەڵام ناو سەرتەری شارەکەش سنگەڕێک نەدەکەن ڕۆژهەڵاتی شارەکەی تا ئێستا فڕۆکە جەنگیەکانی عێراق بۆ دومانی دەکەن تەنها ئەو نورانەماوە. بەڵێ